تەمەەن خۆتان نەزانن کە شەوی ڕابردوو هێرشێکی موشەکی لەلایەن دەستێکی نادیارەوە کراوەتە سەر شاری هەولێر و خەڵکی مەدەنی بە ئامانج گرتووە. ئێمە وێ ڕای ئیدانەکردنی ئەو کارە ترسنۆکانەیە و هیوادارین بە زووی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عراقیشکە وەک زاندراوە هێرشەکە لە دەرەوەی سنووری هەولێر کراوە بە ئەرکی خۆیان هەستن و ئیجرایاتی پێویست بکرێەوە بکەرانی ئەو تاوانە بە سزای خۆیان ببینن و قەزا و یاسا ڕۆڵی خۆی ببینێ لەو دۆسیەدا و ئەمە پێشاتێکی مەترسیدارە بە بڕوای ئێمە کە پێشینەی نەبووە لە هەرێمی کوردستان و تێکدانی ئارامی هەرێمی کوردستان ئەوێ بەنسبەت هەموو لایەکەوە هێڵی سوور بێ و دروستکردنی مەترسی لەسەر گیان و ژیانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان لای ئێمە کارێکی قبول نەکراوە و لێرەشەوە تەبەن ئێمە وێ ڕای دووبارە ئیدانەکردنەوەی ئەم کارە ترسنۆکانەیە داواکارین کە خۆی پەروەردگار شیفای بریندارەکان بداوە ئەمە کۆتا جار بێ کە ئاسایش و ژیانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان مەترسی لەسەر دروست بێت.